زۆر باشە هەر سەبارەت بە یادی 60مین ساڵی دامەزراندنی یەکێتی مامۆستایانی کوردستان میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەسەرم بابەت دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان. مامۆستا ئەحمەد شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. سەرەتا پیرۆزبایەکی گەرمتان لێ دەکەین بە بۆنەی یادی 61مین ساڵی دامەزراندنی یەکێتی مامۆستایانی کوردستان. دەبێ ئەو ڕاستێش بگوترێ هەر کەسێک لە کوردستان لە هەر پلە و پۆستێکدا بێ قەرزاری مامۆستایانی کوردستانە، چونکە ئەوان پێیان گەیاندووە. جارێککە پیرۆزباییتان لێ دەکەین و دەستان خۆش بێ. با بینە سەر پرسیارەکانمان. مامۆستا بە شێوەیەکی گشتی کێشە و گرفتە هەنووکەیەکانی مامۆستایانی کوردستان چین؟ شەو باش، هیوای تەندروستی بۆ هەموو لایەک، دەست ئێوەش خۆش بێت بۆ سازدانی ئەم بەرنامە. پیرۆزبایی لە خۆمان و سەرجەم مامۆستایانی کوردستان دەکەم و هەروەها لێرا داواکەم کاکە قەرزەکانمان بدەنەوە. ئەمە هەمووتان قەرزاری مامۆستایانن. ئەمڕۆ کاتی ئەوە هاتووە قەرزەکان بدرێتەوە، کاتی ئەوە هاتووە ڕێز لە مامۆستا بگرێت، کاتی ئەوە هاتووە مامۆستا داواکارەکانی جێبەجێ بکرێت بۆ ئەوە پرۆسەی پەروەردە باشترتر بێت. ئێمە پرۆسی پەروەردەمان باشە، بەڵام پێویستەکە باشترتر بێت و بگاتە کوالێتێکی جیهانی بۆ ئەوە پەروەردەیەکی باش فول کوالێتی پێشکەش بە منداڵانی کوردستان بکەین. ڕەنگە بەری نوکەژی تایبەتیژ دەما پرزگرێک و ئاڵۆزیان داخوازیان مامۆستا زێدەل سەر موچەیوانە بن کوتەژی بەحسا دانا قەرزا کرد. پیڤایەکی هەر پارەکە مامۆستایەکی ئالیەکی بێت ئەو پارە هەمی بێن ڤەگەڕاندن، بەس داخوازیت نوکەیەت مامۆستایە تایبەتیژ هەم گرێدای پەروەردەی و هەم گرێدای مافێنواناژی کاچنە. کۆمەڵێ بابەت هەیە ئەوەی جەنابەت باست کرد، پاشەکەوتی موچە و ئەوەی پێشتر دامان کردە کە ئێستا هەژمارێکی بانقی بۆ هەموو مامۆستایەک بێت و ئەو پارە ئەگەر نەتوانین کە قەرزە لای حکوومەت بە بوتەی وزیری دارایی کە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لێی بخێتە هەژمارێکی بانکی دەتوانین کۆمەڵێک کار لەسەری بکەین. بەڵام داواکاری هەنووکەی مامۆستا بەرزکردنەوەی با بڵێن ئیشکردن لەسەر پلە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەرانە کە لە 2015ەوە ڕاوەستاوە. پێویست دەکات کە مامۆستا هەیە 3 ساڵ هەیە 5 ساڵ جارێک پلەکەی بەرزگێتەوە چۆن برا پێشمەرگەکانمان و برا هێزەکانی ناوخۆ و ئاسایش پلە بەرزکردنەوەیان بەردەوامە، بەڵام مامۆستایان و فەرمانبەرانی تێری خزمەتگوزاری بەڕاستی پلەکانیان وەستاوە. پێویستەکە حکوومەت بە زووترین کات ئەو بریارە بدا بۆ بەرژەوەندی پرۆسەی پەروەردە و بەرژەوەندی مامۆستایان. هەروەها ژمارەیەکی زۆری مامۆستایانی وانەبێژ هەیە کە لەناو قوتابخانەکان بە تایبەتی لە دێهەکان ئیش باش دەکەن، خزمەت باش دەکەن و وەزارەتی پەروەردە بە سپاسەوە و حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی لیان داتەوە، بەڵام پێویستەکە کێشەکان چارەسەر بکرێت و بنبر بکرێت و ئەو کێشە نەمێنێتەوە کە کێشەیەکی گەورایە. هەروەها پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان پارەیەکی باش، بودجەیەکی باش بۆ وزارەتی پەروەردە و خوێندنی باڵاتر خەمکە بۆ ئەوە زیاتر بتوانێت کوالێتی خوێندن و بەرز کاتەوە و ئەو پارە خەرج بکرێت بۆ بەرژەوەندی پرۆسەی پەروەردە. لەلایەکی تریشەوە ئێمە مامۆستایانی خانەنشینمان یان بڵێن فەرمانبەران بەگشتی لە هەرێمی کوردستان بە پارێکی کەم خانشینەکرێن پێچەوانەی عراقی فیدرال کە یاسایەک هەیە. ئەو یاسا ئەگەر جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان بەڕاستی سوودێکی زۆر دەبێت بۆ مامۆستایان و فەرمانبەرانی خانەنشین. و کۆمەڵێ بابەت تریش هەیە کە پەیوەندی بە گوزران و ژیانی مامۆستایان هەیە. ئێمە هەوڵدەین و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی پەروەردە و خوێندنی باڵا دەبێت زیاتر یەکێتی مامۆستایانی کوردستان بکە بە شەریکی خۆی بەشداری بکە، لەبەرەوە تەنها جیهەتە کە تەمسیلی سەرجەم مامۆستایانی هەرێمی کوردستانەکە بە پێی یاسا بۆ ئەوە بتوانین یاریدەدەرێکی باش بێت بۆ ئەو پرۆسە و کەم و کورتیەکان چارەسەر بکەین. باش مامۆستا ئەحمەد با بێنە سەر بابەتێکی دیکە. ماوەیە لەمەوبەر باس لە پرۆژەیەک دەکرا کە ئۆتۆمبیل بە نرخێکی هەرزان
بدرێ بە مامۆستایان من دەمەوێت بزانم کۆمنتی جەنابتان لەسەر ئەوە چیە و ئەم پرۆژەیە بە چۆک گەیشتووە تا چەند ئەم پرۆژەیە دەتوانێت خزمەتی مامۆستایان بکات. ئەو پرۆژە لەلایەن یەکێتی مامۆستایانی کوردستان لەگەڵ کۆمپانیای باجگرە ئیمزا کرا کە دەبێت لە ڕێگەی بانقی جیهانەوە هەموو مامۆستایەک مافی ئەوەی هەیە ئۆتۆمبیلێک بە قسط وەرگێت و پاشان دابش بکرێت پارەکەی بە پێشەکیەکی کەم یان هەر پێشەکەی کە مامۆستا ئارەزوویەتی و پارەکە لە 5 ساڵ بدرێتەوە ماوەی 5 ساڵ بدرێتەوە لە ڕێگەی بانقەوە. بەڵام ئەو پرۆژە بابرین پرۆژێکی باشە بەڵام جێگەی داخوازی ئێمە مامۆستایان نییە. ئێمە داوامان کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردانێکمانەوە بۆ دیوانی وەزارەتی ناوخۆ کە ئەو ڕسوماتە لەسەر تابلۆی ئۆتۆمبیلەکە هەیە کەمی کاتەوە چۆن کۆمپانیەکە 1500 دلاری بۆ مامۆستا داشکێنێت لە نرخەکە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکارێکمان بکات کە پێشتریش بۆ مامۆستایانی زانکۆ بوو لەو پارەی ئەو ڕسوماتی تابلۆ کەم کاتەوە داشکانێکمان بۆ بکە بۆ ئەوە زیاتر مامۆستایان سوودمەند بوون لەو پرۆژە. بەڵام بەردەوامین تا ئێستا ژمارەیەکی باش مامۆستایان سوودیان لێ وەرگرتووە و لە مانگی 6 وەجبەیەکی نوێی ئۆتۆمبیل دێت و نرخەکانی گونجاوترە بۆ ئەوە مامۆستایان زیاتر سوود بێت و دەرگای یەکێتی مامۆستایان کراوەتەوە بۆ هەر کۆمپانیەک ئارەزووی ئەوەی هەیە کار بکات لەگەڵمانە یان هەر بانقێک بۆ ئەوە خزمەت مامۆستایان بکەین نەک تەنها لە بواری ئۆتۆمبیلە. ئێمە 5 پرۆژەی نیشتە جێبوونمان تا ئێستا بۆ مامۆستایان دەستەبەر کردووە بتوانین لە شوێنانی تر وەکو دهۆک تا ئێستا باسی هیچ پرۆژەیەکی نیشتە جێبوون نییە بە قستی 10 ساڵ بۆ 15 ساڵ دەستەبەرکەین بۆیان بۆ مامۆستا لە کرێنیشی نەجاتی بێت و بتوانێت لە ماڵی خۆی و ئاسوودەیی تاکو هەر وەکوتە مامۆستا ئاسوودە بوو و لە خەم ڕوخسار بوو ئەوە دەتوانێت زیاتر خزمەتکە بە پرۆسی پەروەردە. جارێ گەلە جۆرە وەختی دەما بەحسا پەروەردەی تێتەکردن گۆزندا دایک و با باڵپێشی و حتا قوتابیان و مامۆستایان جە هەیە لەسەر سیستەمی پەروەردەی ji bo perepêdana sîstemê perwerdeyê rolê yeketiya mamosta çi yani çi projeyekê we hebiye ji bo perwerde dî fêrkirin nava Herêma Kurdistanê da sîstemekê baştir hebet qutabiyê ku nava qutabxaneyên yel hikûmî da dixînet astekê berestir û baştir hebet pêşa rojê da. پرۆسەی پرۆدا پرۆسەیەکی بەردەوامە ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەری دێت و بەتابەتی ئەمڕۆ گۆڕانکاریەکان زۆر خێران تەکنۆلۆژیە زۆر خێرایە ئەو سیستەمە کۆناکان باوێ نەماوە ناتوانین لەگەڵ عقلی یان منداڵی ئەمڕۆ بگونجێ منداڵی ئەمڕۆ تەعاملی لەگەڵ ئامێری زیرەکە لەگەڵ تەکنۆلۆژیە لەگەڵ ئەنتەرنێتە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەو عقلێتە گۆڕاوە دەبێت و خۆت بگونجێنی سیستەمەکە بگونجێنی لەگەڵ عقلێتی ئەو منداڵە. خۆشبەختانە وزارەتی پەروەردە بەردەوام ئیشی لەسەر ئەو بابەتە کردووە. ئەو یاسای نوێی وزارەتی پەروەردە دەتوانێت زۆر لە کێشەکان چارەسەر بکە و ئەگەر بین ڕێنمایی باشیشی بۆ دەرکەین بە هاوبەشی با بڵێن هەموو لایەک بکەینە هاوبەش لەو بابەتە هاوکارێکی باش لە نێوان وزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و یەکێتی ڕۆلی یەکێتی مامۆستایانیش بەرز بنرخێت و بەشدار بێ لەو بابەتانە و بەردەوام ئێمە پشتگیری پرۆسی پەروەردەمان کردە چ لە وزارەتی پەروەردەی خوێندنی باڵا و ئێمە ئەندامی یەکێتی مامۆستایانی جیهانین ئەندامی یەکێتی مامۆستایانی عەرەبین و زۆر جارێ پرۆژەکانی ئەو وڵاتانە بە تایبەتی کە کولتوریان لە ئێمە نزیکە بەڕاپەردامەتە وزارەتی پەروەردە و تایبەتی لەو کۆنگرانە کە ئێمە بەشدار دەبین ئەوەی بتوانین سوودی لێوەرگرین بۆ واقعی کوردستان لەبەرەوە ژینگە بۆ ژینگەیەکی تر جیاوازە. ژینگەی هەرێمی کوردستان ئەمڕۆ پەروەردەیەک هەیە پەروەردەیەک هەیە و هەموو منداڵێک و هەموو کەسێک مافی ئەو پەروەردەی هەیە و کەس بێبەش نەکراوە و تەسەوەرەکەین خەڵکێکی زۆر منداڵی خۆی لە قوتابخانەکە ڕێژەکە زۆر بەرزە بەڵام ئێمە پێویستمان بە پەروەردەیەکی کوالێتی باش بێت پێویستیمان بە فێرکردنی باش هەیە کوالەتی بەرز هەیە تەکنۆلۆژیێکی باش بینایی باش بۆ ئەوە بتوانین جەوێک ژینگەیەک بۆ قوتابیەکەمان خۆش بکەین قوتابخانەی لە ماڵ خۆشتر بوێت قوتابخانەی لە کافترێ خۆشتر بێت قوتابخانەی لە شەقامی خۆشتر بێت یعنی ژینگەیەک وا دروستکەین کە منداڵ خۆی ئارەزووی بێت نەک بە زۆر بینێن خۆی ئارەزووی بێت بە قوتابخانە وەکو چۆن لە وڵاتەکانی دەرەوە دەیبینین.
زۆر باشە زۆر بەڕێز ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان دووبارە پیرۆزباییتان لێکەین و سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.